بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. براني بريز خوش حالم كلا درسي چدي كلا شرحي متن عقيدة طحاوي بخزمتان دقموا خواي پروردگار تبارك وتعالى بقوري وعظمتي خوي او درسان بخات ترازوي حسنات مان وترازوي چاككان ماني بي قرسكا وخواي پروردگار سربرز و سرفرازي دنيا وقيامت مان بكات. لا فقريت سلوهاشت دفرمي وعلى العبد أن يعلم أن الله قد سبق علمه في كل كائن من خلقه فقدر ذلك تقديرا محكما مبرما ليس فيه ناقض ولا معقب ولا مزيل ولا مغير ولا ناقص ولا زائد من خلقه في سماواته وأرضه وذلك من عقد الإيمان وأصول المعرفة والاعتراف بتوحيد الله تعالى وربوبيته كما قال تعالى في كتابه وخلق كل شيء فقدره تقديرا. وقال تعالى وكان أمر الله قدرا مقدورا. فويل لمن صار لله تعالى في القدر خصيما وأحضر للنظر فيه قلبا سقيما لقد التمس بوهمه في فحص الغيب سرا كاتما وعاد بما قال فيه أفاكا أثيما. طبعا فقريا تأكيد لسر فقر كان بيشو دكاتوا كخواي پروردگار تبارك وتعالى بعلمي أزلي غيبي خوي هموش تيجي زاني ولا مخلوقات كاني خوي كخلقي كردون وبيشوي ك خلق يعني كاتن خواي پروردگار تبارك وتعالى دزاني أو مخلوقاتاني صدكا وچون دبن وهل سكوتيان چون دبي چه هدايات وردگري چه گمراه دبيتن چه دولمند دبي چه فقير دبي عمري فلاني تندا عمري أو ديكت تندا ببي أو كزوري مخلوقات خواي پروردگار تبارك وتعالى معاذ الله غافل جير كاتن لمخلوقاتك بو مخلوقاتك شي ديكا أم قالك زار برابر رزكاني خم ولله المثل الأعلى بأقابوني خواي پروردگار تبارك وتعالى لمخلوقاتي خوي هندك سيستمي تكنولوجي دروس كراوة لو سردمي إما كعبد بندكاني خوا دروستيان كردوا يعني كاتك كإنسان بقاته أو حالتي دبي خواي قورتشون بي تبارك وتعالى تشبيه ناكريتا حر مشابهة كوش كابراي قوتي إشكالي لسرا يعني تماشا كان سيستمي قورترين سيستمي بيشكوتي أو سردممان لا اتصالات ولا بيونديا كان يعني كاتت جهازك دادني أو جهازي چي قتكيا داني بعد غرفة شي سيبة سار دابي بلام هندي غرفة سيبة سار كيني أو جهازي شي إلكترونية شبكة اتصالات دادني بون منجابة هر شبكة شي اتصالاتي أو سردمي خومان ببوئي كناوي هيت شبكة شي بينين روجانا اللوانية بهزاران كس ليك كادا بيوندي بكاتن أو جهازا و مبرمج كراوة كأجر بملياراتش خلق بيوندي بكاتن أو بيوندية لو يجي غافلنا به لو يجي قبل ولا سنتي أو إلى بير بسيتن ببري لقول لبرويدك اتصالات دكاتو بيوندي دكاتن ليك حالتي دا سنتي هر همان ديني تخواروا بأجانا به لو يجي بأجانا به لو محافظة بأجانا به لو محافظة بأجانا به لو دولتي يعني وايان مبرمج كردوا اگر لدروا پەیوەندی بکاتن لە هەردووچی پارەکەی خەسم دەکاتن هەردووچی پارەکەی دینی تەخوارەوە پارەکەی زیاتر دەباتن لە ناوە خۆدا بەنەوعەکی دیکەی ئەوەی کە مانگانە ئیشتراکی کردووە لێی نابڕیتن ئەوە هەموو شێک جیهازە
ئەگەر عەقڵی ئینسان گەیبیتە ئەو ئاست و قۆناغ و مەرحەلەیە جیهازێکی ئاوا دروستکە ئاوا جیهازێکی زیرەک بێ ئاگای لە هەموو ئەو پەیوەندیانە هەبێ ئەدی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە وەلیلله المەثەل الأعلا کە خاڵقی ئێمەیە بەدیهێنەری ئێمەیە ئاگای لە هەموو حەرەکات و سەکەناتی هەموو عەبدەکانی خۆیەتی بەبێ ئەوەی کە هیچ عەبدێک وەچ کابرای گوتی بێ ئاگای کاتن لە عەبدەکەی دیکە هیچ داواکاریەک بێ ئاگای کە لە داواکاریەکەی دیکە و ئەو شتانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بڕیاری لەسەر داون لە ئەزەلەوە نەکەم دەبنەوە و نە کەس دەتوانێتن زیاد کاتن لەسەری یان کەس دەتوانێت ڕێگری لێ بکاتن یان کەس دەتوانێت ڕەشی کاتەوە یان کەس دەتوانێت بیگۆڕیتن هیچ شتێک گۆڕانکاری بەسەر ئەو تەقدیراتەی خوای پەروەردگار دانایەتن لەبەرەوەش برا عەزیزەکانی خۆم خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو مەخلوقاتانەی کە خەڵقیشی کردوون هیچ مەخلوقاتێکی دیکە کە خوای گەورە خەڵقی کردوون بڕیاری لەسەر داوە زیاد نابن ئەوە نییە بڵێ وەڵا کاکە ئەو ڕۆبابین تەکنۆلۆژیا پێش کەوتۆ مەخلوقاتێکی دیکە دروستکەن کە خوا دروستی نەکرد بێتن نە لە ئەرز نە لە ئاسمان مستەحیلاتە وەرە تەماشەکە علم لەو پەڕی پێشکەوتندای ئێستانەکە ناتوانن خانەیەک دروستکەن خانەیەکی زیندوو خانەیەکی زیندویان پێ دروست ناکرێتن قەترە خوێنێکیان پێ دروست ناکرێتن قەترە ئاوێکیان پێ دروست ناکرێتن لەبەرەوە ئەو قەزیانە قەزیە حەساسن هەمووی پەیوەستن بە خوای پەروەردگارەوە پەیوەستن بە عیلمی خوای پەروەردگارەوە تەبارەک و تەعالە و ئەوە ڕاستە و خۆش ئەو جۆرە بیر و باوەڕ و ئەو جۆرە فکرکردنەوە پەیوەستە بە ئیمانی ئینسانەوە ئەها لە دەرسەکانی ڕابردوو ئەگەر لە یادتان بێ گوتمان شەیخی تەحاوی دەفەرمێ موسڵمانەتی و دینداری ئینسان سابت نابێ ئیلا بە چ نەبێ ئیلا بە تەسلیم بوون نەبێتن ئینسان دەبێت تەسلیم بێتن بە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە و ئەو تەسلیم بوونە و ئیعتراافکردنە بە یەکتاپەرستی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بە ڕوبوبیەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئینسان لە زۆنگاوی گومان و شک و زۆنگاوی بێباوەڕی ڕزگار دەکا لە بۆ ڕاستە ڕێگای یەکتاپەرستی و ڕاستە ڕێگای تەوحید و ڕاستە ڕێگای هیدایەت کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە عەبد و بەندەکانی خۆی هیدایەت داون ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ وەخەلەقە کولە شەی وەخەلەقە کولە شەی لە سوورەتی الفورقان دەفەرمێ خوای پەروەردگار هەموو شتێکی خەڵق کردووە گوتیشمان خەڵقی خوای پەروەردگار ئەوەیە کە مەخلوقاتەکەی پێش ئەوەی کە پێشینەیەکی بوو بێ لەو جۆرە مەخلوقاتانە خوای پەروەردگار لاسای کردنەوە لە نەبوونەوە خوای پەروەردگار مەخلوقاتی خەڵق کردووە هەرچی کە ئەو مەخلوقاتانە دەبینی مەخلوقاتی وایە سەر سوڕ دەمێنێت لە وردەکاری و لە عەجایبات و لە سەیر و سەمەری ئەو مەخلوقاتی بەتایبەتی ئەو مەخلوقاتانەی کە لە بەحردا دەژین کە ڕۆژ بە ڕۆژیش تەماشا دەکەی مەخلوقاتی سەیر و سەمەرەکە هەز ئەسڵەن هەر نەمان بینیون يعني خوای پەروەردگار وخلق كل شيء فقدره تقديرا يعني خوای پەروەردگار بە ئەندازە جیریەکی زۆر ڕێک و پێک ئەو مەخلوقاتانەی خەڵق کردوون و هەم ڕزق و ڕۆزیان دەدا و هەم عمریشی بۆ دیاری کردوون تەمەنیشی بۆ دیاری کردوون چەند لەو دنیایدا دەژین و چەند دەمێننەوە جا هەر لە نەباتات هەر لە حەیوانات هەر لە ئینسان و جنۆکە و مەلایکەتان ئەو جا خوای پەروەردگار دەفەرمێ وەکانە ئەمر الله قەدەرا مەقدوورا و ئەمر و فەرمانی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لەسەر مەخلوقاتی خۆی بەبێ ئەوەی کە ملیمێک لا بداتن یان کورت هەڵێنێتن وەکو خوای پەروەردگار ئەندازەگیری بۆ جێراوە ئاوا دەبێتن و خوای پەروەردگار تەبارەک و تەعالە برا بەڕێزەکانی خۆم ئەو کەون و کائیناتەی کە خەڵق کردووە تەقدیرێکی بۆ داناوە ئەو تەقدیرەی خوای پەروەردگار دەچێتە سەرەوە ئەو جا دەفەرمێ هاوار بۆ ئەو کەسانەی کە دێن وەکو بڵێ ململانێ و چێبڕچێ و یانەوەتە معارەزەی قەدەری خوای پەروەردگار دەکەن برا بەڕێزەکانی خۆم کەسێک کە دڵی نەخۆش بێ دێتن مەسەلەن ئەو شتانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە کە لە دەرسی ڕابردوو باسمان کرد گوتمان دوو جۆرە عیلم هەن عیلمێک خوای پەروەردگار عیلمێکە ڕێی پێداوە کە خەڵک دەبێت پێی بگاتن خەڵک خۆی لێ ئاشناکاتن کە عەقڵی ئینسان پێی دەگات
بەڵام علمێک خوای پەروەردگار حەزەری لەسەر داناوە، نایگەیە وەکو قەدەر کە باسمان کرد، وەکو ڕوح، وەکو باقی ئەو شتانەی دیکە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ڕێی نەداوە کە مەلایکەتانیش و پێغەمبەرانیش پێی پێبن و پێیشی پێ نابن. کەواتە ئینسان خۆی بەو شتانەوە ماندوو نەکاتن. تەسلیم بوون بە ئەمر و فەرمانی خوا زۆر گرینگە. ئەو جا دەینە سەر بابەتێکی دیکە برا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ لە فەقەڕەی چلوون والعەرش والکورسی حەق. دێتن باسی دوو شتی دیکەمان بۆ دەکا کە عەرش و کورسیە. عەرش و کورسی برا بەڕێزەکانی خۆم یەک لە یەکی گەورەترن، بەڵام بابین جارێ کە باسی عەرش و کورسی دەکەین فکر لە عەرش و کورسی دنیا مەکەوە کە دەسەڵاتداران و مەلیکەکان بەکاری دێنن، چکە ئەو زاراوانەمان هەن. عەرشی فڵانکە عەرشی بەڵقیس، کورسی فڵانکە مەلیکە و دەسەڵاتدارە. چۆن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا تەشبیه ناکرێت بە مەخلوقاتی خۆی، عەرش و کورسیەکەشی تەشبیه ناکرێتن بە عەرش و کورسی مەلیک و دەسەڵاتدارانی دنیا. طبعا هەندێک لە مؤویلە و ئەوانەی کە تەویلاتی ئەسما و صیفات و ئەوانە دەکەن عەرش و کورسی بە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار لێک دەنەوە کە هەڵەیەکی گەورەیە. عەرش برا بەڕێزەکانی خۆم لە کورسی گەورەترە. عەرشی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە کورسی گەورەترە، لە سەروی هەر حەوت ئاسمانەکانەوەیە کە خوای پەروەردگار دەفەرمێت ثم استوى على العرش يعني ارتفع وعلا. ئەصحاب ئاوا لێکیان داوەتەوە، خوای پەروەردگار بەرز بۆتەوە و لە سەروی مەخلوقاتی خۆیەتی، بەڵام شێوازەکەی چۆنە نازانین و قسە لە شێوازەکەی ناکەین. ئەوجا کورسی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ ئیبن عەباس کورسی خوای پەروەردگار شوێنی دوو پێیتی، بەڵام قاچەکانی خوای پەروەردگار پێی خوای پەروەردگار چۆنە وەسف دەکرێت وەسف ناکرێتن. هەر ئەوەندەی فەرمووە خوای پەروەردگار دەفەرمێ وەسع کورسیه السەماوات والأرض. گەورەیی کورسی خوای پەروەردگار بەقەدەر ئەرز و ئاسمانەکانە. و لە فەرمودەیەکی سەحیحدا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام کە وەسفی کورسی خوای پەروەردگار دەکا دەفەرمێ کورسی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا قیاسکەی بە هەر حەوت ئەو ئەرزەی کە تێیدا دەژین، هەر حەوت طەبەقەکەی دەفەرمێ وەکو ئەوەیە کە ئەو ئەنگوستیلەیە لە سەحرایەکی پان و پۆڕ فڕەدەی ئاوە، لە سەحرایەکە ئەنگوستی لە چەند دیارە. ئەو ئاسمان و ئەرزەش لە قەدەر کورسی خوای پەروەردگار وەکو ئەو حەڵقەیە وایە لە سەحرایەکی دوور و پان و پۆڕدا. دەفەرمێ جا کورسیش بەرامبەر بە عەرش ئاوا لێیە. چۆن ئەوەندە بچووکە لە چاو ئەرز و ئاسمان، کورسیش لە چاو عەرشی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئاوایە. جا لەبەرەوەی برا بەڕێزەکانی خۆم با یەکشت بینمە بەرچاوی خۆم و ئێوەش ئەو فراوانیەی کە ئەمە باسی دەکەی. طبعا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام وەسفی مەلایکەتێک دەکات کە خوای پەروەردگار دەفەرمێ وەیەحمل عەرشە ڕەبیکە فەوقەهم یەومەئیذ ثەمانیە. حەوت مەلایکەت، هەشت مەلایکەت عەرشی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەڵدەگرن لە چێن دەرێ جا هاتنە بۆ حەڕەساتی قیامەت لە کاتی قەزاوەتە. ئەو مەلایکەتانە حەمەلەت العەرشی پێدەگوترێتن. پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ مەسافەی ئەو نەرمەی گوێی مەلایکەتێکی بۆ ئەو شانەی مەسافەی 70 ألف عام، 70,000 ساڵە بەس مەسافەکەی. حەدیثێکی صحیحە. ئەدی برا بەڕێزەکانی خۆم دەفەرمێن لە بەهەشت دارێک کە کابرایەک مەسەلەن کە سوارچاچێک بە سەدان ساڵ
پێیدا بڕواتن هێشتا لە سێبەرەکەی دەرناچیتن. تێگەیشتن کاکە گیان. ئەو دوور و پان و پۆڕە بۆ چیە؟ بۆ ژیانێکی ئەبەدیە، ژیانێکی موقت نییە. لەبەرەوەش ئاخر کەس کە دەچێتە بەهەشت، پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام دەفەرمێ خوای پەروەردگار کە کابرا دەچی دەڵێ خوایە هەموو کەس چۆتە باشتێ و جێی من نەماوە. دەڵێ پێت خۆشە بەقەدەر مەلیکێکی بدەمێ؟ دەڵێ خوایە تۆ خوای منی و بۆ گاڵتەم پێ دەکەی. دەڵێ بەقەدەر مەلیکێکی وە ئەو جا 2 قات و 3 قات و تا 7 قاتم بینیوە. ئەو ئاخر کەسە کە دەچیتن. لەبەرەوە لەوێن دەرێ هەم تەرکیبەی دنیا، هەم تەرکیبەی مەخلوقات، هەم تەرکیبەی مەلایکەت کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام 2 جار جوبریلی بینیوە، دەفەرمێت جوبریلم بینی لەسەر خلقەتی خۆی 600 باڵی هەبوو. دەفەرمێ کە باڵەکانی کردەوەکو ئەو چی پێ دەڵێن؟ بەڵێ ئاسۆ نا مەبەستم پەڕی ئاسۆی گرتبوو، یعنی تەهاویلی بەس ئەوکاندا داهاتنە خوارەوە، بە باڵەکانی داهاتنە خوارەوە. دەفەرمێ شتی وا گەورە و عەزیمم نەبینی بوو لە ژیانی خۆمدا. لەبەرەوە کاتێک کە باسی عەرش و کورسی دەکەی، ئەوە 2 مەخلوقی خوای پەروەردگار خوا خەڵقی کردوون و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بێنیازیشە. برا بە ڕێزەکانی خۆم، بێنیازیشە هەم لە عەرش هەم لە کورسیش، ئیشی پێیان نییە. و نەبێ خوای پەروەردگار پەچی کەوتبێ لەسەر عەرش و لەسەر کورسی. ئەوجا ئەگە کاتمان ما بێتن باش دەفەرمێ وهو مستغن عن العرش وما دونه. دەڵێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا مستغنیە لە عەرش و لە کورسی و لەوەی کە لە خوارەوانیشە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئیشی پێیان نییە. لەبەرەوە برا بە ڕێزەکانی خۆم، لەبەرەوە کاتمان نەماوە ناچینە سەر فەقەڕەیەکی دیکە، بەڵام ئەوەندەیە بزانین خوای پەروەردگار هەر یەکێک لەو مەخلوقاتانە، جا چ عەرشە، چ کورسیە، چ مەلایکەتە، چ جنۆکەیە، چ ئینسانە، چ نەباتە، چ حەیوانە، هەرچی کە خەڵقی کردووە لە بۆ حکمەتێک خەڵقی کردووە. و ئەو حکمەتە خوا بەخۆی دەزانیتن، بەشێکی بۆ ئەو حکمەتەی کە خەڵقی کردوون بەیانی کردووە. بەیانی کردووە، ینی بۆ نمونەکە ئێمەی خەڵق کردووە دەفەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون. حکمەتی خەڵقی ئێمە ئیمتیحان و ئیبتیلایە بۆ بەندایەتی و عەبدایەتی. چێ ملکەستر دەبێ، چێ گوێڕایاڵتر دەبێ، چێ دڵسۆزتر دەبێ بۆ ئەو عەبدایەتی و بەندایەتی کە خوا تەبارەک و تەعالا بە قسمەتی کردووین. لەبەرەوە باقی مەخلوقاتی دیکەشی وا هەیە عەقڵی ئێمە نەگەیشتۆتە ئەو مستەوای دەرچی پێ بکەین. یعنی بۆ نمونەکە باسی فراوانی کورسی دەکەی، فراوانی عەرش دەکەی، باسی گەورەی و زەخمی مەلایکەتان دەکەی. ئەو دنیای ئێمە وەچ کابراگوت چکە عەقڵەکەمان ئەوەندە بڕناکە، عەقڵەکەمان ئەوەندە ناڕوە، ئینسان دەبێ مادام فەرمودەی صەحیح هەیە، مادام ئایەت و فەرمودەی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات و سەلام دەبێت تەسلیمی بین. بەڵام ئەوەی دیکە وەکو خوای پەروەردگار دەفەرمێ فەکەشەفنا عنکە غیطاءەکە فبەصەرک اليوم حەدید. ئەو کاتەی کە پەردە لە سەرچاوت لا دەچێ، ئەو کاتەی کە سنووری بینینت فراوانتر دەبێ، ئەو جارەی هێزی بینینت بە قووەتر دەبێ، ئەو شتانەی کە شاراوە بوون لە من و لە تۆ چاکتر و باشتر و هەموو شتێکی بە چاوی خۆمان دەبینین. عولەما دەفەرمون فەرقی زیندوی و مردووان چییە؟ زیندوو شتەکان نابینن، توانای عیبادەت و خواپەرستیانەیە، بەڵام کەم تەرخەمی دەکەن و نایکەن. بەڵام مردوو هەموو شتێکی دەبینێ، ئاگای لە هەموو شتێکی. ئەو جارێ ئەو شتانەی کە سڕ بوون، کە ئەسرار بوون، کە پەردەیان بەسەردا بوو، پەردەکە لا دەچێتن، هەموو شتێکی دەبینن، بەڵام بواری عیبادەت و خواپەرستیان نامینێتن، لەبەرەوەی لە تاقیکردنەوەکە دەرچوون. جا ئێمە برا بە ڕێزەکانی خۆم تا ئێستا لەو تاقیکردنەوە ئیبتیلایە ماوین، تەسلیم بین بە ئەمر و فەرمانەکانی خوا، تەسلیم بین بە ئەمر و فەرمانەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام، و عیبادەت و خواپەرستیەکی وا بکەین کە شایستە و لایەقی خوا بێت تەبارەک و تەعالا. و یەک شتی زۆر گرنگە ئینشاڵڵا دێینە سەری ئەگەر خوای گەورە تەمەن باقیکە لەو مەسەلەی ئەو زروفە و زەمانەی کە تێیدا گەیشتوین و پێی گەیشتوین کە دێینە سەرێ دوایە لە ئەسحاب و لەوانە کە وەلا و بەڕا و
خۆشەویستی لە پێناوخوا وەڕق لێبوونەوە لە پێناوخوا چێ دۆستی ئیماندارانە مسلمان دەبێ وەلایان بۆ چێ هەبێ ئەو لە کاتی خۆی دەیگەینێ و خوای گەورە تەبارەک و تەعالە عاقبەتی هەموو لایەکمان خێرکا. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.